ئێستاکە لە کەرکووک ئەگەر سەیری کەرکووک بکەی یعنی شارێکی ئاوا 100 ساڵە نەوتی تیا دۆزراوەتەوە گەورەترین بازرگانی لەو سەری دنیاوە بۆ لەسەر کەرکووک تا ئیستا یاریگایشتیان نیە ئەوە سینەما نەماوە لە کەرکووک هیچ ناوەندێکی سەقافی نەماوە یعنی هەر خۆی ڕەوتەکە ڕەوتێکی ئەزایی ڕەوتێکی فاشستیانەیە یعنی ئێستا کە ئەوە نەفیکردنە ئەوە ڕەتکردنەوەی ئەوە سڕینەوەی ئینسانە لە یعنی لە کەرکووکە ئێستا ئینسان ئەسڕێتەوە ئیتر کوردە عەرەبە تورکمانە مەسیحیەکی یەکتری ئەسڕینەوە لەبەر ئەوەی ئێمە خاوەن سەقافەی پێکەوە ژیان نین خاوەن سەقافەی لێبوردەیی نین خاوەنی ئەو تەسامحانە نین ئێمە خاوەن حزبی نەتەوەین حزبی قەومین کۆمەڵێک خیتاباتی تونوتیشبانەیە لە نەتیجەی عنفیشەوە دروست بووینە یعنی هەر شۆڕشی چەکداری خۆی جۆرەکە لە ینی لەوەی کەوا وڵات وێران بێ لەوەی کارەسات بێت مەسەڵ شۆڕشی کورد ئەگەر بگری 500,000 دێ یعنی کەمە یعنی ڕوخابێت هەرێکی 2,000 182,000 ئینسانی بێتاوان و بەری ئەنفال کرابێتەوە بۆچی کەمە یعنی لە ئینا هەڵەبجە یعنی بە کیمیاوی لێ دراوە بۆیە تابع یعنی شێوازی تونوتیژی لە منطقەی ئێمەیە ڕەگ و ڕیشەکەی یەکجار قوڵە یەکجار درێژە بەشێکە لە کللتور و سەقافەتی ئەم نەتەوانەی ئێرە کەوا بە هیچ شێوەی ڕێگە نادەن یعنی ستۆ بەیانی بڕۆ کۆ ببنەوە کۆمەڵێک نووسەر و مسەقف ئەوانە حیزبێکی میانڕەوی بێ چەک و بێ بەکارێنانی چەک دامەزێرەنە ئەوانە ئەو حیزبانەی چەکدارن تێن دژایەتی یانەکەن اختیار لاتان نەکەن تا کوژن ئەوانە ڕێگە نادرێت یعنی ڕێگە نادرێت دیموکراسیەت لەم وڵاتانەیە هەر هەنگاوی نەناوە هەر هیچ نییە هەر درۆیە پێکەوە ژیان لە لای ئەم نەتەوانە لە لای ئەحزابی ئەم نەتەوانە من لای ئینسانەکان نا ئەگەر بیتە سەر بازاڕ و بازرگانی ئەوانە وەڵا کورد و عەرەب و تورکمان ئەبینی لە 3-4 دوکان بە تەنیشتێکەوە هیچیان کوردێکی عەرەبێکیان تورکمانێکی مەسیحیەکەوە لە ژیانی ئاسایە لە ژیانی ئابووریانە بەڵام لە ژیانی سیاسیە ئەو پڕی فاشیەت لە عێراقایە هەر لەوەتی عێراقایە فاشیەت حکومڕانیەکە بەڵێ کەرکووک کەس ناتوانێت بڵێ من خاوەنیم نە عەرەب ئەتوانێت بڵێ خاوەنیم یعنی بۆی ناچێتە سەر نە عەرەب نە کورد نە تورکمان لەبەرەوەی کەرکووک شارێکی بازرگانی تیجاری یعنی اقتصادی یەکجار گەورەیە دەوڵەتە زلهێزەکان چاوی لەسەرەتی یعنی بەریتانیا یعنی کەرکووک بەهینی لە زۆر شتا بەهین خۆیزانێ ئەمریکیەکان هەروەها تورکیا هەروە ئێران هەروە ئەم دەوڵەتانە گشتی سعودیەوە یعنی هەر دەوڵەتێک هاتووە لە ڕێگەی پێکهاتەیەکەوە ئەوە هاتووە لە ڕێگەی پێکهاتەی کوردەوە ئەلێرەیە لە کەرکووکە جۆرێک لە نائارامی دروست کردووە هاتووە لە ڕێگەی پێکاتی تورکمان لە ڕێگەی پێکاتی عەرەب و عەرەب سونە شیعە لە ڕێگەی پێکاتەیەکی ترەوە مەزهبیەوە هاتوونە ئەویان کردو لە کەرکووک ئیستیقراریتیانە لەبەر ئەوەی سەروەت و سامانێکی یەکجار زۆریتیایە ئەگەر ئیستیقراری تیا بێ ئەگە پێکەوە ژیانە بێ لە بینی ئەم نەتەوانە مەساڵحی ئەو دەوڵەتانە ئەکەوێتە مەترسیەوە ئەلێرە سیاسەتی ئەوەی کە لە بەریتانیا پێیانەوت سیاسەتی فەرق تەسووت بوونی گروپێکی بیرتەسشی حزبی لە ناو نەتەوەی تورکمانە لە شاری کەرکووک بە تایبەتی کاتی هەندێک هەڵسوکۆتیان لێ دەبینین لە بەرزکردنەوەی نیشانەی گورگە بۆرەکان یاخۆ لە هەندێک لێدوانی سیاسیە لە هەندێک بۆنە تایبەتەکان گومانی ڕاستەقینە لەسەر ئەو کەس سیاسیانە ئەو لایەنە دروست دەکات بۆی کەوە بەستراونەتەوە بە ئەجیندای دەوڵەتێکی ئیقلیمی وەکو تورکیا جێبەجێکاری ئەجیندای تورکیان ئەمە خۆی بۆ خۆی مەترسیەکی ڕاستەقینە دەبێت لەسەر ئاشتەوایی کۆمەڵایەتی و پێکەوە ژیانی ئاشتیانی پێکاتەکان لە شارێکی گرنگی وەکو کەرکووک کە فرە پێکاتە و فرەنەتەوەیە بۆیە پێم وایە ئەمە بۆ خۆی بەدەر لە ئەو مەترسیەکە لەسەر خەڵکی شاری کەرکووک و پێکۆژیان دروستێکە خۆی بۆ خۆی بەڵگەیەکە لەسەر ئەوەی کەەوە ئەمان چارەنووسی کەرکووک دەیانێ ببەستنەوە بە سیاسەتی ئەو دەوڵەتە دەیانێ ئەجیندای ئەو دەوڵەتە لە شاری کەرکووکە جێبەجێ بکەن بۆیە ئەرچی سەرجەم پێکاتەکانی شاری کەرکووکە بەنەتەوە جیاوازیەکانەوە دژی هەر بیرکردنەوەیکی شۆڤێنی بن لەلایەن هەر نەتەوەیەکەوە مەبەز لێی بەستنەوەی کەرکووک بە ئەجیندای وڵاتێکی ئیقلیمی یاخۆ مەبەز لێی تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی و پێکەوە ژیان بێ لەبەرەوەی پێم وایە شارێکی فرەرنەتەوەی وەکو کەرکووک پێویستیەکی گرنگی بەوەیە ئاشتی تایە بەرقەرار بێ پێویستیەکی گرنگی بۆیە کە پێکەوە ئیدارەی ئەم شارە بدرێ دەکرێت بەرنمەیەکی یەکدیگیر هەبێ لە بینی نەتەوەکان بۆ چۆنەتی بەڕێبردنی ئەم شارە بەڵام جێبەجێکردنی ئەجیندای وڵاتی ئیقلیمی وەکو تورکیا لەلایەن چەند کەسێکی سیاسی کە من پێم وایە ئەوان نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتێکی خۆشیان ناکەن لەبەرەوەی من پێم وایە مێژووی ئەو پێکاتی لە شاری ئەوە دەسەرمێنێ کە زۆرینەی ئەو پێکاتەیەش پێویستیان بە ئاشتیە لەگەڵ پێکەوە ژیانن بەڵام هەندێک کەسی سیاسی بە مەبەستی جێبەجێکردن و وەکو خۆشی بەستراوەوە بە ئەجیندای ئەو دەوڵەتە دەوێت سیاست و ئەجیندای ئەو دەوڵەتە دروستکە و ئەمەش بەڕاستی مەترسیەکی ڕاستەقینەیە لەسەر
ئاشتەوایی و پێکەوژێن لە شاری کەرکووک. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی فاشیەت من پێم وایە لە دوای بەرکەوتن لە دوای جەنگەکانەوە ئەم بابەتی فاشیەت هاتۆتە پێشەوە بە شێوەیەکی گشتی فاشیەت بریتە لەوەی کە بنجگە لە خۆم هیچ کەسێکی تر ناخوێنمەوە واتە و ئایدیا و تێگەیشتنی خۆم هەیە پێویستە زاڵی کەم بەسەر هەموو نەتەوەکاندا بەداخەوە لەم سەدەی پێشووتر واتە لە سەدەی 20دا دیاردەی فاشیەت بە شێوەیەکی گشتی زیادی کرد ئەوش بەهۆی جەنگەکانەوە بوو بەداخەوە ناوچانەی ئێمە کە پێی بەردەوام ناوچەی گەرمن هێشتا لە دۆخی گەرمبووندا هێشتا بەری نەداواتە بابەتە قەومیەکان هێندە تۆخەکرێتەوە کە ئەگاتە بابەتی فاشیزم و ئەگاتە بابەتی ڕایسیزم بە تایبەتی لە کەرکووک ئەبینین لە ماوەی دوودەی پێشووتردا گەورەترین کێشەی ئەم ناوچەیە بریتی بۆ لەو تێگەیشتنە ڕایسیزم و فاشیەتەی کە بەردەوام پێی وایە جگە لە خۆی ئەم پێکاتانەی دیکە هەمووی کوڕی دەشتن پێی وایە ئەم پێکاتانەی دیکە هەمووی پێکاتی وەکو پێویست نین بە تایبەتی لە کەرکووک بابەتی فاشیزم لەناو هەموو پێکاتەکانە هەیە دیاردەیەکی زۆر خراپە ئەکرێ بڵێن نەخۆشیەکی فکریە ئەم ناوچەیە بەدەستی و ئەناڵێنە بۆ دۆخی کەرکووک باشترین چارەسەر ئەوەیە ئەم توێژە خراپەی فاشیەت فڕێ بدرێت و دەستەواژەی پێکەوە ژیان بەرز بکرێتەوە لەناو هەموو نەتەوەکان هەیە و لە ئاینزاکانش ئێستا بابەتی فاشیزم بوونی هەیە لەناو کوردان لەناو عەرەبە لەناو تورکمانە هەیە بەداخەوە بەردەوام فاشیزم هەوڵی گەرمکردنی خەڵکەدا بەدڵنیاییەوە ڕەسەڵێکی دروستبوونی فاشیزم لەناو کەرکووکە مێژوویەکی زۆری نییە ئەگە بگڕێنەوە بۆ سی و چلەکانی ساڵەکانی پێشووتردا ئەبینین لاوااستر بووە بەڵام بەتایبەتی لە دوای ساڵی نەوەتەکانە بەتایبەتی ئەو دۆخەی کە لە ماوەی 30 ساڵ حکومکردنی بەعزدا لەم ناوچەیە بووە تورکمانیش کەوتۆتە نا ئەو مشکلەوە بەداخەوە ئێمە بە یەکەم شت ڕەخنەکە لە خۆمان بگرین ئێمەش وەکو پێکاتە بەشێ لە فاشیزم گەشە بە فاشیزمی خۆیدا بەرام پێکاتەکانی دیکە تورکمانەکانی کەرکووکش لەژێر کاریگەری ئەو ڕێکخراوە تون ڕەوانەی کە لە تورکیا هەیە خو لە ناوچەکەیە هەیە ئەوانش کەوتونەتە ژێر کاریگەریەوە ئەم سێ پێکاتەیە یاخود مەزەبەکانی تر لە ڕێگەی کۆمەڵی ڕێکخراوی تونڕەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە گرنگی بەخۆیان دەم بەڵام من پێم وایە تورکمانش هەمان هەڵەی ئێمە کاتەوە